لەگەڵ لێدانی یەکەم زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە شاری سلێمانی مامۆستایان بۆ داواکردنی مافە دەستەبەر نەکراوەکانیان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاواوە دەستیان بە خۆپشاندان کرد و زەنگی ئاگادارکردنەوەیان بۆ وەزارەتی پەروەردە لێدا. مامۆستایان ئەم ساڵیش بە هەمان داواکاریەکانی ساڵی ڕابردووەوە دەستیان بە خۆپشاندان و دەربڕینی ناڕەزایەتی کردووە بەرامبەر خەمساردی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم لە پێدانی ئاساییترین مافیان کە موچەیە. مامۆستایان دەڵێن بێزار نابن لە خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایی تا دەسەڵات مل بۆ داواکاریەکانیان دەدات. لەسەر شەقامەکان زەنگی بایکۆتی خوێندن ڕاگەێنین ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەناو لای ئەوان لای دەسەڵات یەکەم ڕۆژی کردنەوەی قوتابخانەکانە، بەڵام ئێمە وەکو مامۆستایان و موچەخۆران و مافراوان بەردەوامە بین لە خۆپشاندان پێیان ئەڵێن کەوا ناچینەوە هۆڵەکانی خوێندنەوە لە ئێستەوە بەردەوام بین هەتاکو داواکردنی مافەکانمان لە ئێستایە مافی نوکەیمان موچەیە بەڕاستی لە ئێستایە موچەیە دوو داواکاری سەرەکیمانەیە موچەسی ڕۆژارێک و بێ لێبڕین ئەم لێبڕینە کۆتایی پێبێنرێت. یەکەمە سەر لەبەری سیستمی بەناو ئۆنلاین ڕەت دەکەینەوە و داواکەین سەرجەم مامۆستایان لەلایەن خۆیانەوە خانەوادەکان ئەم سیستەمە ڕەتکەنەوە کۆمەڵی داواکاری تر لەوانە کە موچە بێ 30 ڕۆژ جارێک بێ پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە بە هەموو شێوەیە کە شیاوی نەشیاوە هەڵەشێتەوە حکوومەت گوێمدا بە داخوازی و مافەکانی مامۆستایان و سەرجەم چین و توێژ و فەرمانبەران بۆ ئەمانەوەش کەس بە خوێندن نێت پرۆسێ پەروەردە بەردەوام بێت موچەکانمان چاک بێت پاشەکەوتەکەی کە لایەنە بماندنەوە زیاترمان ناوێ خوتی ژیانی خۆمانەوێ. سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی 4 مانگە فەوتا. مامۆستایانی ناڕازی دوای خوێندنەوەی چەند وتارێکی ناڕەزایی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بە شەقامی سالمدا بەرەو نووسینگەی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێکەوتن، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێکرا بەیاننامەکەیان لە بەردەم نووسینگەی ئەنجومەنی وەزیران بخوێنەوە و داواکاریەکانیان ئاراستەی قوبات تاڵەبانی بکەن. هاوکات هێزێکی زۆری ئەمنی لە نزیک نووسینگەکەی جێگیری سەرۆک وەزیران جێگیر کرابوو. ئێمە بڕیار وابوو کە پەیامێکمان بۆیە بەڕێزیان هەبێ وەکو سەرۆکی حکوومەتی ئەم ناوچەیە، بەڵام بەداخەوە ڕێگریمان لێکراوە. ئەمەش نیشانەی دەرەنجامی ئەو کارە ناشرینانەی خۆیانە کە لە ڕابردووە کردویانە سیقە و متمانە بە هاوڵاتیان ناکەن بە مۆزەفی خۆیان ناکەن کە ڕێگەیان بدەن بێن لە بەردەم باڵێن نووسینگەکەیانە پەیامێکیانە بێ بەداخەوەمە ئەو پەڕی ترسنۆکیە. ئەمە ترسنۆکیەوە ئێمە لێرەوە بەڕاستی ئیدانەی ئەم جۆرە لە ڕێگریەکەین و ئەمە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕینەوە بە هەموو شێوێک ئیدانەیەکەین. ئێمە کە نەهێڵن بەیاننامە بخوێنینەوە لە بەردەم نووسینگەی جێگیری سەرۆکی وەزیران ئیتر پێیان بەکوێ بگەێنین. وا دیارە دەسەڵات لێرە کە ڕووڵاڵە، وا دیارە ئەو دەسەڵاتی کە ئەوەیە حکومڕانی ئەم وڵاتە بکە لە ئەسب ئەو بەرپرسیارەتی نییە کە حکومڕانی ئەم وڵاتە بکە. بۆیە ئێمە هەر لێرەیە وەکو شکۆیەک بۆ خۆمان، وەکو شکۆیەک بۆ سەرجەم چین و توێژەکان، وەکو شکۆیەک بۆ مامۆستایان ئەوە بەیاننامەکەی بەدەستمەوە نایخوێنینەوە دواتر ئەگەر بڕیارماندا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاوێکەینەوە. بەڵام ڕۆژێک دێت ئەم دەسەڵاتە ئەڕوخێ لەوانەیە ئەمانە فریای کەوش و کڵاشی خۆیان نەکەون بیکەنە پێیان. ئەمە هەموو ئەزمونونەکانی مێژوو ئەمەیان دەرخستووە باوا بێباک بن ئەم قۆناغەش تێ پەڕێ، بەڵام ئایندە ئەبینی بۆ ئەم خەڵکەیە بۆ ناڕەزایەتیەکانە بۆ نیگەرانیەکانە. لە دوای ساڵی 2014ەوە هەر جارە و لە ژێر ناوێکدا حکوومەتی هەرێم موچەی مامۆستایان و فەرمانبەران دەبڕێت و دەستکاری دەکات. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمیش کە بە دنیایەک بەڵێن و کارنامەیەکی نمونەییەوە دەستی بەکار کرد، ئەوە لە نیوەی تەمەنی نزیک دەبێتەوە کەچی نەک کارنامەکەی جێبەجێ نەکردووە، بەڵکو بە ئارەزووی خۆی لە موچەی فەرمانبەران دەبڕێت و بە دوو مانگ جارێک موچەیەکی نیوەچڵ دەدات و لە ڕووی خزمەتگوزاریشەوە ڕکابەری کابینە شکست خواردوەکانی پێشخۆی دەکات. بەڵام مامۆستایان دەڵێن کۆڵ نادەن تا داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت و موچە و شایستە داراییەکانیان وەکو خۆی پێدەدرێت. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.